سڵاتان لێبێ ئەم جاریان باسی بابەتێکی زۆر گرنگەکەین ئەویش چاکردنی تێکڕاواتە تەحسین معدل چییە؟ باس لەو بابەتە ئەکەین. چاکردنی تێکڕا ئەگەر قوتابیەکی خوێندکار پۆلی 12 ئەیەوێت بیکا ئەو مەرجوع ڕێنمایانە واتە زۆرترین زانیاری کە وەزارەتی پەروەردە دایناوە بۆ تۆی ئەگەێنم ئایا چاکردنی تێکڕا چییە کە منی خوێندکاری پۆلی 12 بیکە. ئەگەر تۆ خوێندکارێکی پۆلی 12 ناجح بوویتە لە پۆلی 12 و ئەو دەرەجەی کە خۆت بەدڵتا نەتێناوە بەڵام ناجح بوویتە، ئەوە وەزارەتی پەروەردە ئەم هەلەی بۆ تۆ داناوە بۆ قوتابیانی پۆلی 12 بۆ ئەوەی بتوانن ئەو دەرەجەی کە نەیانهێناوە لە چاکردنی تێکڕا تەحسین معدل بیهێنن. ئەگەر تۆ خوێندکارێکی ناجح بوویتە 50 دەرەجەکەت یان بۆ 80 هەر دەرەجەیەک یان بە خۆلی یەکەم یان بە خۆلی دووەم ئەوە تۆ ئەتوانی چاکردنی تێکڕا بکەیت. یان بۆ نمونە لە زانکۆلاین ناتوانی ناوت پڕ بکەیتەوە پەیمانگا و زانکۆکان وەرت ناگرێ لە بەرەوەی دەرەجەکە زۆر کەمە بۆ نە 50 چونکە لە 55 و 65 ئەوانە زانکۆ و پەیمانگا وەرەگیرێ. ئەوە ئەتوانی چاکردنی تێکڕا بکەیت. چاکردنی تێکڕا هەروەک باسمان کرد یەکەم خاڵ ئەوەتانێ کە تۆ وەکو خوێندکارێکی ساڵی تازە حیسابت بۆ ئەکرێت. پرسیارەکە لێیە ئەگەر من لە چاکردنی تێکڕا دەرەجەیەکی بەرزم هێنا بۆ نمونە 100 ئەوە بە یەکەمی هەرێم حەسابەکرێم نەخێر لەبەرەوەی دوو چاکردنی تێکڕات کردووە واتە خەڵات وەرناگیری. خاڵێکی تر ئەوەتانی لە ڕووی دەرەجەوە ئەوە دەرەجە بەرزەکەت بۆ حیسابە کام ساڵیان دەرەجەی باشت هێنا. بۆ نمونە لە ساڵی یەکەم 82 و لە ساڵی دووەم ئەتەوێت 98 و ئەوانە بهێنی ئەتوانی کام دەرەجە بەکەی خۆتە حەسابی بۆ بکەیت. خاڵێکی تر ئەوەتانێ ئەگەر لە خۆلی یەکەم یان لە خۆلی دووەم چاکردنی تێکڕا ئەو ساڵی کە ئەیکەی کەوتیت ئەوە ساڵی یەکەمت بۆ حیسابە و چاکردنی تێکڕا بۆ 1 ساڵە ناتوانیت ساڵێکی تر دانیشیتەوە واتە بۆ 1 ساڵ ئەتوانی چاکردنی تێکڕا بکەیت. و خاڵێکی ترەوەتانێ کە قوتابیانی چاکردنی تێکڕا ناتوانن بچنەوە قوتابخانە واتە ئەبێت یان لە ماڵەوە بخوێنن یان بڕۆنە پەیمانگایەکی تایبەت یان لەسەر یوتیوب ڤیدیۆ لە ماڵەوە بخوێنن یان ئەوەتانێ مامۆستای تایبەتیان هەبێ یان بڕۆنە پەیمانگا تایبەتەکە. خاڵێکی ترەوەتانێ کە دوو چاکردنی تێکڕات کرد نابێت بڵێ من لە 2 دەرەجەم خراپە ئەو دوانە چاکردنی تێکڕای لێکم نەخێر ئەبێت لە هەموو بابەتەکان چاکردنی تێکڕا بکەیت. خاڵێکی تر ئەوەتانێ کە تو چاکردنی تێکڕات کرد نابێت زانکۆلاین پڕ بکەیتەوە واتە ئەگەر زانکۆلاینت پڕ کردەوە ئەوە هەری چاکردنی تێکڕات نامێنێت. ئەگەر زانکۆلاینت پڕ کردەوە چاکردنی تێکڕات کرد ئەوە ئەو ساڵی کە چاکردنی تێکڕات کردەوە دەرەجەیەکی بەرزت هێناوە بۆ لە ساڵی یەکەم وتمان 82 ساڵی دووەم 98 هێنا ئەوە وەزارەتی پەروەردە ئەڵێ ئەمە غاشی کردووە و ئەوە ساڵی یەکەم لە حەسابە 82 چونکە زانکۆلاینت پڕ کردەوە. خاڵێکی تر ئەگەر ئەم لایە ئەو لایەکت کرد لە چاکردنی تێکڕاواتە قۆپێ و گزیەکت کرد ئەوە ساڵی یەکەم ساڵی دووەم تیش ئەفەوتێ و ئەبێت ئیمتحانی تاقیکردنەوەی دەرەکی بکەیت و تەمهیدیەکەیش لەگەڵیا بکەیت. خاڵێکی تر ئەوەتانێ ئەگەر تۆ خوێندکاری پۆلی 12 ئەدەوێت چاکردنی تێکڕا بکەیت نابێت بڵێ من ئەم ساڵ یان بۆ ئەم ساڵ تەواوت کردو ئەدەوێت چاکردنی تێکڕا بکەیت ئەڵێ من ئەم ساڵ دانیشتم و ساڵێکی تر چاکردنی تێکڕاکەم. نابێت ساڵی پچڕانی لەبێ نابێت ئەبێت بە دوای یەکەوە بێت. خوێندکارانی خاڵێکی تر ئەوەتانێ خوێندکارانی چاکردنی تێکڕا ئەتوانن کوردی و عەرەبی تەرک بکەن لەو ساڵێکی حسابیوەکە یان کریدیتیان بۆ حەسابە دەرەجەی 10 و 11 بۆ حەسابە.
وەلە کۆتاییە ئەگەر تۆ ئەتەوێت چاکردنی تێکڕا بکەیت ئەوە ئەبێت یەکی دا یان یەکی یانزە یان هەر بەروارێک کە وەزارەتی پەروەردە دایانێت لە قوتابخانەی خۆت بە بەڕێوەبەرەکەت بڵێ من ئەمەوێت چاکردنی تێکڕا بکەم، ئەوە بەڕێوەبەرەکەت پشتگیریەکەت بۆ ئەکات ئەنێرێت بۆ وەزارەتی پەروەردەی شارەکەت و لەورە فۆرمی تایبەتتەیە و چاکردنی تێکڕات بۆ حسابەکرێت. و ئەگەریش ئەتەوێت کە چاکردنی تێکڕا ئەکەیت و پەشیمان ئەبیتەوە پێم وابێ مانگێکت لە بەردەمایە یان 2 مانگت لە بەردەمایە ئەوە ئەتوانی چاکردنی تێکڕاکەت هەڵوەشینەتەوە و دەرەجەی ساڵی یەکەمت بۆ حساب. و لە کۆتاییە ئەگەر تۆ پۆلی 12یت یان هاوڕێ و خزم و کەس و کارت پۆلی 12ە ئەوە ئەم ڤیدۆیە بۆ بنێرە و شەیری بکە و بۆ ئەوەی سوودێکی لێوەرگێت چونکە ئەم 2-3 ڕۆژەمان ماوە بۆ ئەوەی بڕیار بدە ئایا چاکردنی تێکڕا بکەم یان زانکۆلاین پڕ بکەمەوە. سەبسکرایب و لایکت بیر نەچێت.